دەرگای سنتەرەکان کراوەیە تکایان لێ دەکەین بەشدار بن و چونکە لە هەندێک شوێن ڕێژەی بەشداربوون تا ئێستا بۆ ئاستەنیە ئێمە بەرنامەمانەوە و ئامانجمانە لە سەتاسەتی هەموو مامۆستایەکی پەروەردە و مامۆستایەکی زانکۆ و پەیمانگاکان کوتانی پێکوتەی دژی ڤایرۆسی کۆرۆنا وەربگرێت. من لێرەوە دەمەوێت ڕای بگەینم کە قۆناغی زۆر پێشکەوتوی بڕوویەوە خۆشببختانە پێدانی ڤاکسین بۆ چین و توێژەکانی کۆمەلگا لە ئێستادا دەبلی هەفتەکانی ڕابردوو بووە کە ئێستا نزیکەی 100,000 ژەمی ڤاکسین هەفتانە دەگاتە هەرێمی کوردستان و ڕێژەی ئامانج بۆ ئەوانەی کە لە ناو کۆمەلگادا لە سەروی هەژدە ساڵینە لە 120 نزیکەی 120 ژەمی یەکەمیان وەرگرتووە و نزیکەی لە 113 هاوڵاتیانی سەروی هەژدە ساڵی ژەمی دووەمی ڤاکسینیان وەرگرتووە. ئامانجی ئێمە بریتە لە ڤاکسین و پێدانی ڤاکسین و کوتانی دژی ڤایرۆسی کۆرۆنا بۆ زیاتر لە 3,256,000 هاوڵاتی لە هەرێمی کوردستان ئەو ڕێژانەی باسم کرد و خۆشببختانە بە سوپاسەوە لەگەڵ ڕێکخراوی تۆنسی جیهانی ئێستاکە 11 سنتەری تری تایبەت بە ڤاکسینی جۆری ڤایزەر کە ئەمە سلسلەی یان بڵێن زنجیرەی هەڵگرتن و گواستنەوەی بە سەلاجەی تایبەتە کە لە ناقس هەشتایە 11 سنتەری دی گەیشتە هەرێمی کوردستان 11 سنتەری تر زیاد دەبێت بۆ تەنها بۆ ڤاکسینی ڤایزەر ئەم سنتەرانە تایبەتمەندی خۆی هەیەەوە لە زیاتر تەرکیزشمان لەسەر دەرەوەی شارەکان و قەزا و ناحیەکان دەبێت کە جارێشتر لەگەڵ پێشکەشکردنی بڕێکی زۆر باش لە هاوکاری پێداویستە پزیشکەکانی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە بەشێکی زۆریان لە ناو نەخۆشخانەکان و داوم دەستگاکانی تەندروستی بەکاردێ و بەشێکیان بەکاردێ بۆ هەموو چین و توێژەکانی کۆمەلگا کە بە بڕی نزیکەی 300,000 دلار دەبێت لە زمانی ئەو هاوکاریانەیە کە بۆ نزیکەی چوارەمین تەنها لەم ساڵی ڕابردووە چوارەمین کاروانی هاوکاری ڕێکخراوی تۆنسی جیهانی دەبڵێتوێ کە نزیک دەبێتەوە لە 4 ملیۆن دلار سوپاسیان دەکەین. ڕێکخراوی تۆنسی جیهانی ڕۆڵێکی باش و گەورەی هەبووە لە گەڵمان لە نزیکەی ماوەی 2 ساڵی ڕابردوو تەنها بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا دەتوانم بڵێم لە ئاستێکی زۆر بەرز و لە ئاستێکی نێودەوڵەتی بە بەشداربوونیان هەفتانە لە کۆبنەوەکانمان لەگەڵ تیمی ڕایشکاری وەزارەت و تیمی ڕایشکاری ڕێکخراوی تۆنسی جیهانی هەم تیمی ڕایشکاری بیانی لەگەڵمانن و ئۆفیسیان لە ناو وەزارەتی تەندروستی جێگای سوپاسە ئەمە جگە لە هاوکاریەکان لە ڕووی زانستی و لە ڕووی ڕێنمایی و ئەو ڕێکارانەی کە پێویست بووە. ڕێکخراوی تۆنسی جیهانی ئەمڕۆ کە پێداویستەکەی کە پێشکەش کردووە لە 16 بابەت پێک دێت. یەکێک لە بابەتە هەرە گرنگکان ماسکە کە نزیکەی 500,000 ماسک دەبێت. ئێمە لەو ماوەیەدا چونکە لە سەرەتای کردنەوەی قوتابخانەکانین لەگەڵ بەرنامەی تەندروستی قوتابخانەکان و بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پەروەردە هەوڵ دەدەین زیاترین ڕێژە بۆ مامۆستایانی خۆشەویست بۆ قوتابیان بۆ قوتابخانەکان و دام و دەستگاکانی پەروەردە و فێرکردنی باڵا لە زانکۆ و پەیمانگاکان لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا